ئەگەر ڕۆژانە بەدەستبێنێتەوە ئەگەر بچم لە سەرکاریش ینی کولی ڕۆژ ئەگەر کو عند جارێکێکگەن هەموو ئەوە جەماعەت کە شایدن لە مارکێتی داچی نیوەڕانان دەهین تەکنە من ینی زۆرم پێخۆشە کە ئەگەر ینی سبێنێ لێوە دوور دەکەم هەتا نیوەڕانان کە دێتەکەنە من ینی بەڕاستی پێی گەشت دەبمەوە بزانە گەمەی خۆشی چی جێ منە مێروان خان سۆنی باشم گیان بابە مازبابی خۆ دەی خی گەورە تەمەنی درێژ بکات ئینشاءالله بۆ بە تەندروستێکی باش دەمێت کۆتا قسە لەسەر منداڵی داون بە شێوەیەکی گشتی چییە ئەوانەی خی گەورە بەو شێوازە تاقی کردوونەتەوە لەسەر دنیا بڕام کە هەتا ئێستا کە ئەو منداڵمە دایی بووە یعنی ئەمن ئێستا دەزانم منداری داون چەندە خۆشەویستە ینی پێشترم زۆر خۆش دەویست منداری خەچم خۆش دەویست بەس ئێستا یعنی لەو قنەعاتە نیمە هەتا ئێستا یەک کەس هەبیتن کە بڵێ ئەمن داونم خۆش ناوێتن یعنی ئەوی داونی خۆش نەوێتن بە قنەعاتی من نەقسەی هەیە